بۆیە اینجا سەیری وردی قورئان کە دووبارە بەڕێزان دەفەرمێ وەبیلوالدەینی ئیحسانە نافەرمێ وەبیلئەبەوەینی ئیحسانە. بیلوالدەین تەغلیبی ئومی تێدایە دایک. ئەها دایمە قورئان کە دەفەرمێت چاکە لەگەڵ دایک و باوکتان بکەن دەفەرمێت دایک و باوکتان. یعنی بیلوالدەین بیکەین بە کوردی دەبێت دایمە بڵێن چاکە لەگەڵ دایک و باوکتان، دایکت لە پێش باوکت. بەڵام لە یەک شوێنە خوا دەفەرمێ وەبیلئەبەوەینی بیلئەبەوەین تەنها لیئەبەوەیهی لیئەبەوەیهی بەس لە میراتایە باوک و دایکت. ئەمجا لەوێدا باوک لە پێشەوە لیئەبەوەیهی باوک و دایکت بەس لە میراتە، چونکە کەسابەت و پارە پەیداکردن بە زۆری باوک کردوێتی لە ماڵدا. سبحان الله لە وردی ئەم قورئانە کە کەلامی خالقە هیچ نووسەرێک هیچ کەسێک هیچ کاتبێک هیچ یاساناسێک ناتوانێت وەکو قورئان ئاەتەکان ئاوا دابنێ. ئەمە بەس کەلامی خوایە. یعنی بەردەوام دەبێ بوترێت دایک و باوک ئیلا لە مەسەلەی میراتە دەفەرمێ وەلیئەبەوەیهی لەوێدا باوک پێشکەوتووە، چونکە لەوێ زەحمەتی باوک ڕەچاو دەکرێت، بەڵام کە گەیشتە سەر خزمەت بەردەوام دایک لە پێشەوەیە. بۆیە بەڕێزان سەیری جەستەی ئینسان کەن. جەستەی ئینسان کە لە دایک دەبێتەوە شوێنەکەی پێڵەن ناوک. ئەم ناوکی مرۆڤە لە کوڕ و لە کچاو لە منداڵە لە هەموویە تا مردن لەگەڵتایە. بەردەوام شوێنی ناوک کە پەتەکە پسڕێنراوە و بڕدراوە ئەم شوێنی ناوکە دیارە. ئەزانی بۆچی دیارە؟ بۆ ئەوەی بەهانە بەدەست کەسێکەوە نەمێنێ. هەیە دەڵێ خۆ من دایکم بەخێوی نەکردوم شیری قوتم خواردووە. هەیە دەڵێن لەو ڕۆژەوە کە دایکم منی بووم دایک و باوکم لێک جابوونەوانێ و فڵان کەس منی بەخێو کردووە. هەر دایکم لە ژیانمدا ڕۆژ لە ڕۆژان منی پا نەکردوێتەوە، مەمکی نەخسوەتە سەر لێوم. خوای پەروەردگار دەفەرمێ هەر دایکتە هەر دایکتە نەچی لە یادی بکەی، هەر خزمەتی واجبە، با یەک قەترە شیری نەدابیتێ، با یەک ڕۆژ لە ئامێزی نەگرت پێ. بۆ خوا دەفەرمێ سەیری ناوکت کە ئەو ڕۆژگارێک لە جەستەی خۆیەوە نۆ دانە مانگ خواردنی بە تۆ بەخشیوە لەڕێ ئەو پەتکە ناوکەوە. دایکەکە هەرچی خواردبێ لە جەستەی خۆیەوە بە تۆی بەخشیوە، ئەبێ ئیلا مافی دایکایەتی هەر لەسەرت دەمێنێ، با شیریشی نەدابیتێ، با یەک ڕۆژیش لە ئامێزی نەگرتبی. ئەوە وەڵامێکە. هەر کە سرت نەوی کردەوە ناوکی خۆت بینی دایکت بەبیر بێتەوە، قەت لە یادی مەکە.